بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم، لە دوای دابڕانێک بە هۆکاری نەخۆشی کۆڕۆناوە بە خزمەتان ئەگەینەوە لە وتارەکان و وانەکانی ئاسایشی ڕۆح کە لە خزمەت کتێبی نایابی ئەددا وەدەوایی زانای پایەبەرز ئیمامی ئیبن القەیم ژیانێکمان بەسەر بردووە گوزەراندووە. ئەم کتێبە نایابە سەرەتا کۆمەڵێ دەوای زۆر گرنگ بە ئینسانیەت ئەدات. ئەفەرمێ کۆ و جەمی دەواکان لە سێ شتا کۆ ئەبێتەوە: یەکەم قورئانی پیرۆز، دووهەم دوعای زۆر، سێهەم کردەوەی ساڵح. دواتر دێت بە درێژی باسی زەرەرەکانی گوناهکردنمان بۆ ئەکا و لە چەندین دەرسە لە خزمەتیا بووین. دواتر جۆرەکانی گوناه، خەتەری جۆرەکانی گوناه لە شیرک و لە قەتڵ و لە زینا و ئەوانەمان بۆ باسەکە. دواتر لە باسی زینایە زۆر ئەوەستێ، باسی لیواتە، جودبوونی نێر لەگەڵ نێر، مێ لەگەڵ مێ، شەوازەکان هەمووی باسەکە، ئەحکامەکانی شەریعەت، جودبوون لەگەڵ ئاژەڵەکان، هەمووی بە تەفسیل لە چەندین دەرس و محاضەرە لە خزمەتانە باسمان کردووە. دواتر دێ باسی ئەوە کات چۆن ئینسان ئەگەر هات و عشقێکی حەرام لە دڵیا دروست بوو چۆن چارەسەری ئەکا. ئەلێرەوە دەواازەیەک ئەکاتەوە بۆ پەیوەندی ئینسان لەگەڵ خۆیە و ئەو شتانەی کە وا ئەکەن کە دڵ تعلقی بەخۆ هەبێ و بە غێری خۆوە نەبێ. ئەفەرمێ دوای ئەمەی کە ئەمانم بۆ باس کردووی دەی بزانە تایبەتمەندی ئینسانی موسڵمان ئەوەیە کە واز لە عشقی وێنەکان بێنێ بۆ عشقی صاحبی وێنەکان، واز لە عشقی سوورەتەکان بێنێ. هەموو ئافرەتێک کە تۆ ئەیبینی، هەموو شتێک کە سەرنجی جنسی تۆ ڕابکێشێ ئەکاتە سوورەت و وێنەیەک. ئەم سوورەت و وێنەیە ئینسان هەندێک جارە بێتە عاشقی وێنە و سوورەتەکان، ئیتر بە دوای سوورەتە ئەڕوا ئەم وێنەتەوە ئەکا ئەویتر نەتیجەش هیچی دەست ناکرد. ئەو کەسەی کە خاوەنی هەموو سوورەتەکان ئەبین، ئەلموسەویری حەقیقی ئەبین، خوای گەورە ئەبین کە ئەم هەموو تەسویراتە جوانەی کردو، ئەو تەنها لەگەڵ ئەوە پەیوەستی ئەکا، دڵی ڕەبط ئەکا بەوەوە. ئەم بابەی لێناوە تەوحید المەحبوب، تەنها تاکێکت خۆش بێ. خوا بە یەکزانین لە خۆشەویستیە، چۆن لە پەرستنە خوا بە یەک ئەزانی ئەبێت لە خۆشویستنی دڵ تا خوا بە یەک بزانی. بۆیە ئەفەرمێ ئاگات لێبێ لە دڵی ئینسانە مەحبوبی ئەعلا کە خوایە لەگەڵ عشاقی سوور، عشقی سوورەتەکان پێکەوە کۆ نابن. ئەگەر ئەوت بە حەقیقەت خۆشویست ئیتر تۆ عاشقی وێنەکان نابیت. ئەفەرمێ ئەم دوانە پێچەوانە یەکترن، ضدی یەکترن. کامیان بەهێزتر بوو صاحبەکەی بۆ لای خۆی ئەبا، حبی خوا بەهێزتر بوو بەرەو لای خواتەبە، بەرەو ئەعلا و بەرزت ئەبا، سوورەکان بەرەو خوارەوە دەهێننەوە بۆ ئەدنا و بۆ خوارەوە دەهێنن. ئەفەرمێ ئەمە بزانە کە ئینسان کە ئەم جۆرە حبە بۆ خوا لە دڵیا دروست بوو، ئیتر شتەکانی تر بە سەهلی ئەبینێ. ئێمە ئەبینین مرۆڤی وا هەیە خۆشەویستی ماڵ دڵی داگیرەکە، خۆشەویستی ئافرەت دڵی داگیرەکە، خۆشەویستی مەنسەب کورسی دڵی داگیرەکە، خۆشەویستی ناو و شۆرە دڵی داگیرەکە، خۆشەویستی مناڵ دڵی داگیرەکە. هەموو ئەم نعمەتانی لە دنیا هەن، خۆشەویستی دنیا بە گشتی دڵی داگیرەکە، هەوا و نەفس و ئارەزوی خۆی دڵی داگیرەکە. دەی لە پەنای ئەمانە خۆشەویستێکی حەقیقی بۆ خوا هەیە جەلە جەلالوهو کە هەر کەس ئەم خۆشەویستیە لە دڵیا هەتا باڵاتر بوو، هەتا زیاتر خۆی پێوە هەڵواسی بوو، هەتا زیاتر عاشقتر بوو، ئەفەرمێ ئەم کەسە هەتا لێەوە بەرزتر ئەبێتەوە، شتەکانی تر بە لە پێش چاوی بچووک ئەبنەوە. کەسی گەورە شتی گەورە لە پێش چاوی بچووک، ئەوە کەسی بچووکە شتی بچووک لە پێش چاوی گەورەیە. ئەفەرمێ دەی خوا جەلە جەلالوهو لە عەبدەکانە ئەیوێ دڵەکەیان پڕ بێ لە خۆشەویستی ئەو، قبول ناکە خۆشەویستی تری تیا بێ. کافران و موشریکان لە یەکێک لە بابەتە شیرکیەکانە کە تێ ئەکەوتن مەسائیلی خۆشەویستی و بۆ غێری خوا. ئەفەرمێ دەی بزانە
کام خۆشەویستیە بۆ ئینسان سوودی هەیە؟ خۆشەویستی وێنەکان کە ئەوانە هەموو بە وێنە سەیرەکرێن، چونکە ئینسان هەور شتێک کە ویستی یان حەزی لێ کرد پێی ناگا، وەکو وێنەیەک دێت و ئەڕوا. وەتاتی ئەو کەسێک کە تووشی نەظەری زۆر ئەبێ هەمیشە وێنەکان ئەبینێ و لە کاتی گەرمەی عەبدایەتیە وێنەکان یانەوە یادی غەم و خەفەتێکی زۆری ئەدەنێ، وێنەکان داگیری ئەکەن، هیچیشی دەستگیر نابێ. بۆیە هەر یەکێک لە ئێمە لە مەسەلەی وێنەکانە ئەبێ زۆر ئاگای لێبێ. ئیمام ئەفەرمێ فمحبة الصور تفوت محبة ما هو أنفع للعبد. ئەفەرمێ وێنەکانت کاتێکە خۆشویست محبەتێکی زۆر زیاتر کە سوودی بۆ ئینسان زۆر زۆرترە ئەوە لە دەست ئەدا. دەی ئەو شتێکەوە محبەتی سووەر نە ساڵحێک بە تۆ ئەبەخشێ، نە نیعمەتێ بە تۆ ئەبەخشێ، نە ژیانێکی خۆشت پێ ئەبەخشێ. دەی وەڵاهی حیاتی خۆش و ژیانی خۆش و سەلاحی ئینسان و هەمووی لە محبەتی خوایە جەل جەلالوه. چەنێ ئەوی خۆشویست ئیتر لەگەڵ ئەوە بەخوا ئێرەشی ئەبێتە ژیانێکی پڕ لە محەبەت و خۆشەویستی. ئەفەرمێ دەی با یەکێک لەم دوو خۆشەویستیەوە مەیلی خۆی هەڵبژێرێ، چونکە ئەم دوانە کۆ نابنەوە، یا دنیاویستی یا خوداویستی، یا خۆشویستنی دنیا یا خۆشویستنی خوددا. ئەفەرمێ هەر کەسێ پشتی کردە محەبەتی خوا، پشتی کردە ذیکری خوا، پشتی کردە شەوق بۆ گەیشتن بەخوا، خوا جەل جەلالوه ئیبتیلای ئەکا بە خۆشەویستی شتانی ترەوە. ئیتر شتەکان دنیایە، مناڵە، ئافرەتە، پارەیە، کورسیە، سەری لە تێکە چێ هەر بەو شتەی کە خۆشی ئەوێ لە دنیا عەذابی ئەدا، چونکە پێی ناگا هەر بەو شتە. جاری وایە کەسێک کورسی زۆر زۆر خۆشێ، زۆر خوا بە کورسی عقوبەیەدا. مناڵی زۆر خۆشێ، خوا مناڵەکان بە مناڵەکان عقوبەیەدا. مناڵەکان باشین لەگەڵ یا ئەوەی هەدەفێتی. من جاری وا هەیە کەسێک ئەبینم زۆر جهدێکی گەورەی کردووە ماڵ و مناڵی خۆی، عمرێکی زۆری سەرف کردووە، مەشەقەتی هەموو ژیان، هەموو هیوا و ئاوایکی هیوایەتێکی خۆی لەسەر مناڵەکانی، دوای مناڵەکانی خەنە پیرخانە، هەموو هیوا ئاواتەکە لە ژیانە عەزابە خوا بە مناڵەکانی سوبحان الله، چونکە لە مناڵەکان خۆشتر ویست لە خوددا. دەی جاری وهەیە کەسێک پارەی زۆر خۆشێ، کاتێک زانی پارەکەی ئەدزرێ زەرەر ئەکا دنیای لێتەوە یەک. من جاری وایە کەسی دەوڵەمەند نەبێم تووشی نەخۆشی نەفسی هاتووە لەبەر پارەکانی لە دەستداوە. بۆیە ضرورە ئێمە مەسائلی محەبەت یەکلابوونەوە بۆ خوددا زۆر بە گەورە سیر بکەین. ئەفەرمێ دەی فيعذبه بها في الدنيا وفي البرزخ وفي الآخرة. بخوا هل الدنيا عذابي نادا لنا وقورشا غمي أداتي كاتك غيري خواي خوشويست لآخرة شا عقوبة أدري لسرعه. لا تصور كأجل إنسان غيري خواي خوشويست، يعني الحمد لله خواي قورد دري خيري لك ردوينة وأهل دين جاري ويا كسيق لجيانا أبينين مشك أبرستي مشكي خوشة تقديسي مشكك مشك لم دنيا ورا مش خوشي قال طبعا كسبك لبرزخة لنا وقورة نهامتي لآخرتي شاورة نهامتي. جاري وهي كسيك بت أبرستي بوذا أبرستي بتيك أبرستي جاري وهي حزبك أبرستي هل حزبك للدنيا اللي هلا قرأته دهان قرفتو كيشو عقوبة بدس حزبك أخويا وأخوة دواتريج لبرزخة لنا وقورة إن جاء لآخرتها. جاری وهي شخصێکی خۆشە، شخصەکە هیچ گوێ ناداتێ لە دنیا گیرۆدە ئەبێ بەدەستیەوە، لە ناو گۆڕە لە ئاخرەتە عقوبەی ئەدا. ئەفەرمێ جاری وهەیە کەسانێک هەن ئەوتانەکان ئەبتەکانیان خۆشە، مناڵیان خۆشە، کۆمەڵی ئافرەتیان خۆشە، نا ڕەفیق و برادەر و هاوڵ و دەروبەریان خۆشە، هەیە زۆر لەمە کەمتری خۆشە. جاری وهەیە هەوا و نەفسی خۆی خۆشە، جاری وهەیە ئاژەڵێکی خۆشە، جاری وهەیە دارێک ئەپەرست ئینسانە، خۆشەویستی بۆ ئەو دارە هەیە، خۆشەویستی بۆ ئەو ئاژەڵە هەیە. دەی بزانە ئەنتە القەتیل بكل من ئەحبەبتەه فاختەر. تۆ کوژراوی دەستی هەر شتێکی کە خۆشت بوێ دە هەڵبژێرە، لە نەفسی خۆتە هەڵبژێرە، لنەفسیکە في الهوى من تصطفي. هەڵبژێرە بۆ نەفسی خۆت لە هەوا و ئارەزوی خۆت چی هەڵئەبژێری، حەز ئەکەی بەچی بکوژرێ ئەوە هەڵبژێر،
ئەتەوێ کوشتەی دەستی کامیان بی دەی بەخوا هەر کەسێک ئیلاهی ئەو پەرستراوی ئەو بریتی نەبێ لە ئەڵڵاه جەلە جەلالوه دەی هەوا و ئارەزوەکانی ئەبنە خوا لە ئەو ئەبێ هەوا و ئارەزوەکانی بپەرستێ خوا جەلە جەلالوه لە قورئانە ئەفەرمێ ئەفەڕەئەیتە مەن اتەخەذ ئیلاهەه هەواه ئەرێ نابینی ئەو کەسەی کە هەوا و ئارەزوەکانی خۆی کردوتە خودای خۆی و ئەی پەرستێ وأضله الله على علم وختم على سمعه وقلبه وجعل على بصره غشاوة دەی ئەو کەسەی کە هەوا و ئارەزوەکان ئەپەرستێ ئیتر هەر جۆرە هەوا و ئارەزوێکە دەی بزانە ئەزانێ بە زانستەوە ئەزانێ بە زانستەوە ئەزانێ کە ئەو کارەی خراپە و جێبەجێیەکە جارێ کەسێک پرۆفیسۆرە گا ئەپەرستێ نا بەم شێوازەش تەفسیر ئەکرێ وأضله الله على علم خوا جەلە جەلالوه علمەکەی کە پێی داوە لێی ئەسەنێتەوە بێعەقڵ ئەبێ بیستنی بینایی دڵی دەرک ناکا بە حەقیقەت چاوی پەردەی پێ ئەدرێ لە ئاستی حەقیقەت دەی لە دوای ئەمە کێ هیدایەتی بدا ئەرێ بیرێ ناکەنەوە هۆشێ ناکەنەوە ئەم ئاەتە پێمان ئەڵێ ئەو کەسێک کە شوێن هەوا و ئارەزوو ئەکەوی بزانە وردە وردە پلە پلە علم لەدەست ئەدەی بیستن لەدەست ئەدەی دڵت لەدەست ئەدەی چاوت بینایی نامێنێ ئیتر هیدایەت نادۆزیتەوە ئیمام ئەوێ پێمان بڵێ وەرە تەوحیدی مەحبوب کە چۆن تەوحیدی قیبلەیان هەیە موسڵمانان هەر هەموو پێکەوە یەک قیبلە ڕوویتی ئەکەن هەموو فیرقەکان سرک شیعە معتەزیلە خەوارج سۆفی سەلەفی ئیخوانی جیهادی دەعەوی نادەعەوی هەموو سیاسی ناسیاسی حیزبی لا حیزبی هەموو تەوحیدی قیبلەی هەیە دەبەخوا ئەبێت تەوحیدی مەحبوبمان هەبێت کە ئەڵڵاه چۆن لێرە ئەوە ڕووگەمان بریتیە لە کەعبەی پیرۆز ئەبێ ڕووگەی ئێرەش بریتی بێت لە ئەڵڵاه جەلە جەلالوه تەوحیدی مەحبوب بەشێکە لە عەقیدەی ئینسانی موسڵمان ئەگەر تەوحیدی مەحبوبیدا نەمەزرا بەخوا عەقیدەیدا نامەزرێ خوای گیان دەستپێکی ئەم دەرسەکە دەستمان پێکردەوە بیکەرەوە مای خێر و بەرەکەت و ڕەحمەت بەسەر ئەم وڵات و نیشتیمانە بیبارێنە لە نەخۆشیە کوشندەکان هەموو موسڵمانان بپارێزە هەموو ئینسانیەت بپارێزە یا رب العالمین یا ربی خوای گیان دڵمان ئارام کە ڕۆحمان ئارام کە وڵاتمان ئارام کە شارمان ئارام کە دەرگاکانی خێر بەسەرمانە بکەرەوە سەرفرازی بەردەم دیوانی خۆتمان کە یا رب العالمین خوای داوات لێ ئەکەین عاقبەتمان پڕ خێر و بەرەکەت کە ئەم کەلیماتانێکی ئەڵێن لێمان قبوڵ کە ئەو خۆشەویستانەی ماندوو ئەبن لەگەڵ ئەم تەسویرانە و بڵاوکردنەوەیە داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت خوای لە گوناهەکانیان ببوورە سەرفرازی بەردەم دیوانی خۆتیان کە ئەو خۆشەویستانەی گوێمان لێ ئەگرن وتارەکانمان بڵاو ئەکەنەوە شتێکی لەسەر ئەنووسن دوعایەکی خێرمان بۆ ئەکەن بەدڵ خۆشحاڵن کەلیمەی حەق ئەگات یا ربی خوای سەرفرازی بەردەم دیوانی خۆتیان کە گرفتەکانیان بۆ چارەسەر کە دەرگای خێریان بەسەرا واڵاکە خوای لە گوناه هیدایەت و باوکی هەمومان ببوورە تو گەورەی خۆت خوایە هەر هەڵەو کەم و کوڕێک لە ژیانە کردومانە زانی ومانە نەمانزانی و عەفومان کە ئاشکرا کردومانە پەنهان کردومانە عەفومان کە لەمە و پێش کردومانە عەفومان کە لەمە و دوا ئەیکەین و فریای تەوبە ناکەوین عەفومان کە خوای گیان بەزەی و ڕەحمەتی خۆت بەسەرمانە ببارێنە هەموو کەلیماتێک کە ئێڵێن لێمان قبوڵ کە هەموو شەیەک لە زارمانەوە دەرەچێت لێمان قبوڵ کە یا ربی خوای گیان داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت دەرگاکانی خەیر بەسەر ئومەتا بکەرەوە هیدایەت لە دڵی گەنجەکانمانە زیاد کە عالمان و عادلان و عاقلان بکەرە گەورە و سەرفرازی ئەم وڵات و نیشتیمانەی ئێمە وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين